حشتی شعبی و هێزەکانی سوپای عێراق بە پەیامی هەڕەشە ئامێز وەڵامی دەستپێشخەرەکانی پێشمەرگە بۆ دانووسان و هێورکردنەوەی بارودۆخەکە دەدەنەوە و پێشمەرگە چاوەڕێی دەستپێشخەری حشتی شعبی دەکات بۆ دەستپێکردنی شەڕ. فەرماندەی هێزەکانی هەفتە ڕایگەیاند هەموو هەوڵێکیان داوە شەڕ دروست نەبێت و ناکۆکی لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دروست نەبێت. بەڵام هێزەکانی حشتی شعبی و هێزە عێراقیەکان نیەتیان داگیرکردنی کەرکووک و خاکەکەیەتی. ئەوان ئەو هەڕەشەکەن و هەڕەشەکانیشیان ئەوە بوو کە دوای حەویجە و بەرنامەیشیان ئەوە بوو کە لە دوای حەویجە هەر لە خانەقینەوە هەتاکو ئەچێتە یێتە کەرکووکیش پەلاماری ئەو شوێنانە بدەن و هێزی پێشمەرگەی لێ دەرکەن وەک چۆن منتقەی سونەنشینیان بە تەواوی تەصفیە کردو و سونەیان نێڵاوە لە منتقەکە پێشمەرگەیش لەو منتقە نێڵ و سەیطرە بەسەریا بکەن. دیارە بە حەقەت ئێمە وەکو هێزی پێشمەرگە وەکو تەوجیهی قیادەی سیاسی کوردیش بڕیاری ئەوەیە کە ئێمە بە هەموو شێوەیە خۆمان دوورە پەرێز بگرین لە شەڕ و هەوڵ بدەین شەڕ نەبێ. تا دوێنێ ئێمە و جێیشی عێراقی لە سەنگەرێکا بووین دووشی گەورەترین دوژمن کە داعش بوو. زۆر ناخۆشە ئیمڕۆ لولەی تفەنگەکانمان بکەینە یەکتری و یەکتری بکوژین. لەبەرەوە هەرچی لە توانامانە بۆ ئەوی کە خۆمان بپارێزین لەم شەڕە. بۆیە زۆر محاولە کرا پەیوەندی کرا بە قیادەکانی حشتی شعبیەوە پەیوەندی کرا بە عەبادیوە لە چەند ڕێگەیەکەوە بە زۆر مەسئولینی ترەوە بۆ ئەوەی کە ئەو شەڕە نەبێ. بەڕاستی ئێمە مەسەلەمان ئەوە بوو کە شەڕ نەبێ ئەوە نەبێت لە شەڕ بترسین چونکە شەڕ ڕێقەمان بگرێت لە هەر شوێنێک بێیکەی. نامەیەکیان نووسیوە بۆ مەسئولی میحوەر کاگوەسا ڕەسوڵ کە داواکە لە ماوەی 2 ساعەتە لە وەزەم لە 1:30 2:30 شتێکی وایە یعنی تا 4 تقریبا ماوەیدەکە ئەبێ هەرچی معسکرات هەیە تەسلیمیان کەن، هەرچی فڕۆکەخانە هەیە تەسلیمیان بێ، هەرچی مەتارە هەرچی ئابارینەوە تەسلیمیان بێ، پۆلیسی فیدراڵ و ڕەزەسەری یەکسەرە چنە ناو شار. ماوەی چەند ڕۆژێکە حشتی شعبی لە سەنگەرەکانی پێشمەرگە نزیک بووەتەوە و داوای چۆڵکردنی ئەو سنوورانە دەکات کە لە کاتی هاتنی داعش لە ساڵی 2014 پێشمەرگە کۆنتڕۆڵی کردوون. وەستا ڕەسوڵ فەرماندەی میحوەری چواری هێزەکانی پێشمەرگە دەڵێت ئەوان ئێستا خۆیان بە دوژمنی کورد دەزانن، بۆیە چۆن سوکایەتی بە ئاڵای کوردستان و پیرۆزیەکانی کورد دەکەن بابیکەن. حشتی شعبی دوژمنمانن، مادام دوژمنمانن هەرچیەکەن بابیکەن. من ئەسڵەن شتی دوژمنم پێ ناخۆش نییە. لەبەرەوە ئەگەر ئاڵای کوردستانیان لەوێش دەست نەکەوێ لە شوێنێکی تر دەستیانەکەوێ. ئاڵای کوردستان دەفرۆشێ لە بازاڕە. لەبەرەوە ئەوان دوژمنن، دوژمن بێمنەتین لە دوژمن، هەر دوژمنە و بەدەستی میلەتی کورد و بەدەستی هێزی پێشمەرگە سەری داوێ لە تاشەبەردەکانی کوردستان. لە سەرەتای هاتنی داعش سوپای عێراق لە باشووری کەرکووک هەڵاتن و نەیانتوانی بەر بە هێرشەکانی داعش بگرن و جبەخانەکانی فیرقەی 12یان بۆ ئەو گروپە بەجێهێشت. پێشمەرگە لە ساڵی 2014 و ناوچانەی پاراستووە، بۆیە دەڵێت بە پلانی خۆمان کار دەکەین و گوێ بۆ هیچ کەسولایەنێک ناگرین و بەرگری لە سەنگەرەکانی پێشمەرگە دەکەین. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.